لە درەژایی مێژوودا و لە دەرەنجامی هەر شەڕێک و لە هەر وڵاتێکدا دەیان و سەدان هەزاران کەس دەربەدەر و ئاوارەی وڵاتاندا بوونە. بەپێ کۆمسیۆنی باڵای نەتەوەی گرتوەکان بۆ پەنابەران بەهۆی شەڕی داگیرکاری رووسیا بۆ سەر ئوکرانیا نزیکەی 10 ملیۆن کەس لە وڵاتەدا هەڵاتوون. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە پرۆفسۆر دکتۆر ئاباسۆلی، پرۆفسۆری پێشووی زانستە سیاسیەکان و کۆمەڵاسی لە زانکۆی ئیستانبوڵ، ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە ستۆکهۆڵم لەگەڵماندایە. دکتۆر خۆشاتنەوە بۆ بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. بێجگە لە بارودۆخی ئابووری شیانی هەیە ئەگەر لە جیهاندا شەڕ دروست نەبێت، ئەگەر سیستمە دیکتاتۆر و گەنداڵەکان دەست بەسەر دەسەڵاتە نەگرن، خەڵک وڵاتی خۆشەویستی خۆی بەجێ بهێڵێ؟ بە باوەڕی من سەبەبە هۆکارە ئەسلەکانی بەجێهێشتنی وڵاتی بە یا ئاوارەبوون یا بەس بە شێوەیەکی ئیدیکە یا ئابووریە یا سیاسی نظامیە. بە باوەڕی من 10 ساڵانەی پێشوودا زۆرتر ئابووری بۆ، وەلی جارجارەش کە مشکلاتی قەیرانی سیاسی نظامی وەکو قەیرانی سووریەی یا قەیرانی ئۆکراین هاتۆتە پێشێ، دەبینین کە خەڵک جەماوەر بەسەبەبی دەربەدەری نظامی و دەربەدەری سیاسی یعنی شەڕ لە جێگای خۆیان هەڵقەندراون و لێرەدا بەیسلا بوون بە ئاوارە و دەربەدەر و پەنابەر و ئەوانە. وەلی دەبێت فەرقێکی دابنین بینی پەنابەری سیاسی نظامی لەگەڵ ئەو کەسەی کە بە سەبەبی ئابووری و نیاز و احتیاجی ئابووری وڵاتی خۆی بەجێ دەهێڵێت. بەشتی بە یعنی ئینگلیسی فەرقێک دەبێت بینی ئیمیگرنت بێ دەگەڵ فەرقی دەگەڵ بەڵێ ئەوە جاوە زۆر گرنگە. ئەوەی کەمە لێرە باسی دەکەین پەنابەرن، ئەوانە بە سەبەبی ئابووری لە وڵاتی خۆیان هەڵ نەخەندراون و بە ئیرادەی خۆیان نەڕۆیشتون. دکتۆر نەدەکرێت شەڕی ئوکرانیا لە ڕێگای دیبلۆماسیەوە چارەسەر بکرێت بۆ ئەوەی نە وڵاتەکە وێران بێت و نە هاوڵاتیانی وڵاتەکە بەجێ بهێڵن؟ بەڵێ دەکرا. بە باوەڕی من لێرە هەم دیارە رووسیا تاوانباری ئەسلی و سەرەکی ئێستایە، وەلی هێندێک لە سیاسەتەکانی وڵاتەکانی ڕۆژاوای ئوروپا و هەرواتر بە تایبەتی ئەمریکا لێرەدا بە باوەڕی من سەبەبی ئەو کارە بوون، سەبەبی ئەو قەیرانە بوون. لێرەدا دەمەوێت ئاماژە بکەم بە هۆکارێکی زۆر زۆر گرنگەویژەوەیە کە پاش ڕووخانی یەکەتی سۆڤێت ئەمریکا و وڵاتی یەکگرتوەکانی ئوروپا نەهاتن کە شتێکی وەکو تەرحی مارشال یا تەرحێکی دیکە لە نەزەر ئابووریەوە دروستکەن بە رووسیای هەرو جوورەی کە ئاڵمان و ژاپۆنیان هێنا دەمەدار و ئۆربیتی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی خۆیانەوە، ئەو کاریان دەگەڵ رووسیای نەکرد. رووسیا لەوێ بەجێما بە حاڵەتی کەسێکی دیکەی ئەوی دیکەی غەربدا یعنی ڕۆژاوای وڵاتەکانی ڕۆژاوایدا ماوە. ئەوە هەڵەیەکی زۆر گەورەی دیپلۆماتیک بوو کە ئەمریکا وڵاتەکانی یەکگرتووی ئوروپا کردیان لە ساڵی 92دا. ئەگەر وەکو ئەو کارێک کە دەگەڵ ژاپۆنیا دەگەڵ ئالمان کردیان پاش شەڕی دووەم، بە باوەڕی من ئەو مشکلە بەو شێوەی نەدەهاتە پێشێوە. خەتەری ناتۆی ئەو جوورەی کە پوتین دەڵێ یا ئەو کەسانەی کە لە سیاسەتی پوتینی پشتیوانی دەکەن، خەتەری ناتۆی ئەوەندە گەورە نەدەبووە. وەلی هۆکاری ئەسلی بە باوەڕی من تاوانباری ئەسلی دەهەلومەرج ئەوڕۆدا سیاسەت و مەحاسباتی غەڵەتی پوتین بوو. دکتۆر لە کۆبنەوەی G20 لە برۆسل سەرۆک بایدن 800 میلیۆن دلار یارمەتی ڕاگەیاندووە بۆ ئوکرانیا. ئەم جۆرە یارمەتیە شیانی هەیە بە چه شێوەیەک یارمەتی تەنگەشەی پەنابەرەکان بدات؟ بە باوەڕی من تەجروبە نیشان دەدا کە ئەو جۆرە یارمەتیانە نابێ بیدەن بە ئەو نەهادانەی چاریتی یا خەیریە،
دەبێ یا حتا یونایتد نیشنز یعنی نەتەوە یەکگرتووەکان ڕێکۆردێکی باشیان لەسەر ئەو مەسلەی نییە بە باوەڕی من ئەوەندێک کە تەجروبە نیشان دەدا باشترین ڕێگا ئەوەیە کە خودی دەوڵەتی ئەمریکای وزارەتی دەرەوەی ئەمریکای یا هەر نەهادێکی دیکەی دەوڵەتی ئەمریکای کە دەتوانێت دەو مەسلەیدا کاریگەری زۆرتر بێ بۆ خۆیان مدیریەتی ئەو پارە و ئەو کۆمەگەی باوەختە بگرن بۆ خۆیانەوە کارێ بکەن. دکتۆری مەزانین ئۆکرانیا وڵاتێکی پێشەزازە و خاوەن خەڵکانێکی زۆر بەتوانا هەیە. هەڵاتنی ئەم هاوڵاتیانەیە کە وەکو سامان و گەنجینەی ئەو وڵاتەن تا چەند زیان بە وڵاتە دەگەێنێت و تا چەند قازانجە بۆ ئەو وڵاتانەی کە پەنای پێدەبن وەکو کرێکاری هەرزان. ئەوە هەمیشە بەس بە زەرەری وڵاتانە بوون کە خەڵکی لێ هەڵقەندراوە ئەوەی کە شار کراوە دەوێدا یا ئەوە هەمیشە بە زەرەری وان بۆ بە سوودی وڵاتانە بووم کەەوە دەچنەوێ بە تایبەتی جگایکی وەکو ئۆکراینە گەتەمەشای بکەین زۆربەی جەماوەری ئەو وڵاتەی تەحسیلاتی زانکۆیان هەیە تەخەسوسیان هەیە دەکاری خۆیاندا ئەوە سەرمایەی کۆمەڵایەتی و سەرمایەی فەرهەنگی گەورەیە ئەوە پێڵەن سۆشیال کاپیتالێکی زۆر گەورەیە ئەوەی دەبن بە ئاسبەیەنی بە بەلاش دەدەن بە وڵاتی وەکو کانادا یا وڵاتەکانی دیکەی کە لەوێ دەبن بە پەنابەر ئەوە بۆ ئۆکراینێ زۆر خراپە حاصلی ینی تقریبان چەندین یعنی ئەلانەکە 30-40 ساڵەکەوە بەسەلا لە دەست دەچێت. دکتۆر کێشەی پەنابەری شیانی هەیە بنبڕ بکرێت و بە چ شێوەیە؟ کێشەی پەنابەری پەیوەندێکی ڕاستەخۆی هەیە بە وەزعی سیاسی ئابووری و نظامی. ئەوەی با بڵێم کە لێ زۆر گرنگە دە دنیای مدرندا کێشەی پەنابەری یەکجار زۆرتر بووە بە دوو هۆکاری ئەسلی بۆ یەکیان ئەوەیە کە دە دنیای مدرندا هەرچی تەکنۆلۆژی شەڕێ چۆتە سەرێ و گەشەی کردو و پێشرەفتی کردو لە شەڕێدا خەڵکی سیڤیل زۆرتر سەدەمە و ئازاریان دیوە لەبەرەوەیەکە بە خەڵکی نظامی تر ئازاریان دیوە و خەڵکی مەسەلەن ئەلعانەکە بۆ باران دەکرێت ئەوە لە بین دەچێت. یەک مەسەلەی دیکەژەوەیەکە لەوەتی دەوڵەت نەتەوە هاتۆتە پێشێ سنوورەکان ئێتنیکی بوون وەختی سنوور دەبێت زۆر کەس لە دەست دەچن لەوێدا. پرۆفسۆر دکتۆرە باسۆلی پرۆفسۆری پێشووی زانستە سیاسیەکان و کۆمەڵاتی لە زانکۆی ئیستانبول کە ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە ستۆکۆڵم لەگەڵماندا بوو زۆر سپاس.